دۆ هەرێخستنەکان پاقۆشتەپە پارتیا دیموکراتە کوردستان سووریا پێشبڕگەیەکە ڕەوشنبیری لەدارخست و تێدا دوو تیمەن ڕێکبەر هاتن ئاواکردن پشتی بداویە داوی هاتنەوێ پێشبڕگەی خەلات لەسەر سەرکەفتیان هاتن بەڵاوکردن هەروەها کۆمیتەیە لە هەڤئانینەیە جڤاکێژی هاتە خەلاتکردن. سپاسیا لێخستنا خۆت بکەین و بیکاری ئەو ئیرۆ ڕابووە ئەم خوازن ئەفکار هەردەمی بەردەوام جامعش بێ پشتکایە ڕەوشنبیری ئەو بوش بۆ ئەم هەواڵیمە عالیە ڕەوشنبیریدا بهتر فێر ببن بهتر گوێ بدن عالیە ڕەوشنبیری وەکی ئەم ڕێخستنا پارتی دیموکراتیک کوردستانی سووریا ڕێخستنا قۆشتەپە ئەم بێ پشتکانی ڕابوونە عالیە بهتر مەڕەکەزان لەسەر عالیە تەنزیمی و سیاسی بوش هەواڵیمە ڕێخستنی ڕەبوون متخصص ئەم بهتر گوێ بدن عالیە ڕێخستنی و عالیە سیاسی بهتر جواکیش تەبی کرێ و هەر دەمەکی ئەمی بفاچالەکی هەنیشانانی ڕابوون.